ومن پێشم وایە ئەگەر ئیسلامیەکان و گۆڕان چەکدار بوونایە ئەو هەموو زوڵمان لێ ناکرا، چونکە چۆنەوەن بە چەکداری و هەڵەکوتنە سەر سندوقەکان چەکداری گۆڕان و ئیسلامیەکانیشی لێبوونیان هێشت ئەوان جورەتیوان نابوو بێنە پێش. بەڵام تۆ مۆزەفی محتەرەم هەمووی لەوێ دانیشتون و مؤدەب و ئافرەتێکی محەجەبە چیەکا لێوێ کەسمێڵ بابڕێک دێ بە لێشی داوە لە محەجەبەکە بەسەر عەرەبانەکە بینیمانەڵێ لێشی داوم سەرباریەوە. ئەوانی تریش هەروەها ئەگەر گۆڕان و ئیسلامیەکان چەکدار بوونایە وەکو حەماس تەسەڕوفیانە کرد بە چەکەوەین و دێن بۆ ئینتیخابات. فتح چەکداری هەیە مەش هەمانە، فتح پۆلیسی هەیە مەش هەمانە، فتح حیمایی چەکداری هەیە مەش هەمانە، فتح پیرەکانی هەناوەتە پێشێ بۆ ئینتیخابات فەرمی مەش پیرمان هەناوە بۆ ئینتیخابات. فتح هەیە ئینتیخابات بکە فەرمی مەش ئامادەی ئینتیخاباتە. فتح ناوچەیەکی گرتووە ڕامەڵڵا هەمووی لە توپەت کراوە بەدەستی مخططاتی ئیسرائیلەوە. ئێمە غەزە پاراستومان و نایڵین ئەو مخططاتی بەسەرابێ. شەڕمان پێفرۆشە ئیستعدادی شەڕمان هەیە. سێ هجوومی گەورە کراوەتە سەر غەزە. ئەو خەڵکە جوامێر و بە شەرەفەی کە پشتی حەماسی گرتوێتی و ئەرزانەکە یەکێکی وەکو ئیسماعیل هەنیە خۆی دەوڵەمەند نەکردو. ئیسماعیل هەنیە هەمومان بینیمان کە لە میسرەوە هاتەوە بۆ ناو غەزە 8 جانتا پارەی هێناوە بۆ ژوورەوە، نەگوەکو مافیاکانی کوردستان پارەکان ببەنە دەرەوە. کەوابوو ئەگەر بێت و گۆڕان و ئیسلامیەکان چەکدار بوونە عەلە لەقەل خۆشیانە پاراست و نەشیانە هەز دەنگەکانیان واپڕ. کەش لەم ئیسلامیەکان مەبەستم یەکگرتووشە یەکگرتووە بواە تەواو تەبڕا بکە کە لەوێ ناتوانە دوای مەقڕات سووتاندن و 16 مەقەر سووتێنرا و شەهیدیاندا خوا بە شەهید وەریان گرێ. تەواو کە تۆ پشتی ملت گیراوە لە لای پارتی پشتی ملت بەرەڵاکە وەرەوە ناوچەی خۆت و عەلە لەقەل مەعارەزەکەت بە جددیترکە، نەک ئەم ئالمە و سالمەی کە تۆ کردت لە پارتی تر بووی لەوان حەریستر بووی لەسەر ڕیفراندۆمێکی فشە کە تۆژەت زانی قابلی دەوڵەت نین ئەمانە دەوڵەت نابن بەڕێوە. بەڵام لە هەمان کاتە تۆ ئیستیجابەت نەبوو بۆ ڕاپرسیەکانی کە لە ناو حیزبەکەی خۆشت دەتکرد و زۆرینەی بنکەکانی خۆت تەئیدی ئەویان ناکرد کە ئێوە ئەوەندە بڕۆن بە دوای پارتیە. ئەم وڵاتە وڵاتی میلیشیاییە هەتا وەکو بەرهەڵستکاران نەبن بە ساحەبی چەکی خۆیان ناتوانن پارسەنگی هێزەکان ڕاگرن.